ڕۆشتان باش بینێنانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد وەک ئەزمموی وڵاتان نیشانی داوە سیستەمی فدرالیزم لە وڵاتانی فرە ئەتنیکدا نەیتوانیوە پرسی ئەتنیک بە تایبەتی ئەتنیکی بەستراوە بە خاک چارەسەر بکە. ڕخنە گەران لە فدرالیزم بۆ ڕەتکردنەوەی فدرالیزم باسی سێ هۆکاری سەرەکی دەکەن. یەکەم نەگونجاندنی فدرالیزم لە وڵاتانی فرە ئەتنیکدا، دووەم خۆسەپاندن یان دۆمینانسی ئەتنیکی و سێ هەمیش تێنەگەیشتنی کولتوری لە فدرالیزم. بەرنامەی ئەم جارێ گەلی ئازاد بۆ باس و تەنگەژەی فدرالیزم تەرخان دەکەین و ئێستاش بەڕێز ئەحمەد عەلیپور کارناسی زانستی سیاسی لە استودیۆ حازرە. کاک ئەحمەد بەخێر بێ. سپاس. کاک ئەحمەد، فدرالیزم چییە؟ فدرالیزم شێوەیەک لە بەڕێوەبردننی کۆمەلگا یا وڵاتە کە هەم لەگەڵ کۆنفدرالیزمدا جیاوازی هەیە، هەم لەگەڵ دەوڵەتانێک کە لەوێدا دەسەڵات بەناوەندی کراوە. لە ڕاستیدا ئەگەر مەسە پێناسەیە بکەین لە فدرالیزم، دەڵێن فدرالیزم سیستەمێکی دەوڵەتی یا سیاسی بەڕێوەبردننی کۆمەلگایە کە لەوێدا دەسەڵات بە دوو شێوەدا بەشکراوە. یەکێک بە شێوەی ڤەرتیکاڵ یا بڵین لەسەرەوە بۆ خوارە، و یەکێکیش بە شێوەی ئاسۆیی بڵێن لە پانتاییدا. کاتێ باسی دابشکردنی دەسەڵات بە شێوەی وەرتیکاڵ یا لەسەرەوە بخوار دەکەین، تەبەن مەبەستی من وەکو کەسێک ئەوەیە کە لە باڵاترین ئورگانەکانی دەوڵەتی و سیاسیدا تاوەکو نزمترین سازەی کۆمەڵایەتی کە دەبێتە خێزان، کە لەوێدا دەسەڵات لە بینی ژن و پیاودا دابەش دەکرێت. و بەڕای من بنەمای فکری فدرالیزمیش هەر لەسەر ئەوەیە کە دەسەڵات دابەش بکرێەوە لە کۆبوونەوەی دەسەڵات لە ناوەندێکدا پێشگیری بکرێت. لەو بارەوە چونکە دەسەڵات کە کۆ دەبێتەوە، تەمان ئێمە لە مەرحەلەیەکدا ژیان دەکەین ئێستا کە بە مەرحەلەی سەرمایه‌داری یا بڵین کاپیتالیستی بنێو دەکرێت، و لەو مەرحەلە لە ژیانشدا دەسەڵات تەندەنسی ئەوە هەیە یا بڵین مەیلی ئەوەی هەیە کە کۆ ببێتەوە، چونکە خودی سیستەمی کاپیتالیستی لەسەر کۆبوونەوەی سەرمایەدا دادەمەزرێت و ئەو دوانە پەیوەندێکی زۆر چڕپڕیان پێکەوە هەیە. دەرنەتیجە کاتێک سەرمایە کۆ دەبێتەوە، دەبێتە هۆی ئەوەی کە دەسەڵات کۆ بێتەوە، و کاتێک دەسەڵات کۆ دەبێتەوە دەبێتە هۆی ئەوەی کە سەرمایە کۆ بێتەوە. بۆ ئەوەی کە پێش لەوە بگیرێت لە زۆر لایەوە یا لە زۆر وڵاتەوە هاتوون فکری ئەوان کردێتەوە کە دەسەڵات بەو شێوە دابەش بکرێت. لە فدرالیزمدا ئەوەی کە باوە هاوڵاتیان یا شەروەندانی سیستەمی فدرال کە لەسەر ئەساسی دموکراسی و مافی مرۆڤ کە دەبێتە کولتورێکی سیاسی دموکراتیانە دادەمەزرێ. تەبەن شاروەندان بە سێ جوورە نوێنەرەتی دەکرێن و ڕواڵەتی ژوایە کە سیستەمە فدراڵەکان دوو پارلمانیان هەیە. پارلمانێک کە بنەوەی سنات ناوی دەبن یا ماڵی سەر، و پارلمانێکیش کە نوێنەرانی خەڵکی تێدایە. ئەو نوێنەرانی خەڵک ڕاستەوخۆ هەڵدەبژێرن. تەبەن نوێنەرانی سنات هەم دەکرێت ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵببژێرێ کە هەر سازینەی پێکهێنەری سیستەمی فدرال ئەندامانی وەکێکیان هەیە، واتە لەوێدا ئەوان دەتوانن هەتاوێت تۆش بەکاربێنن. و ئەوەش هەر دیسان دەگەڕێتەوە سەرەوەی کە بە شێوەیەک لە کۆبوونەوەی دەسەڵات تەنانەت لە ئۆرگانێکی سیاسی هەڵبژێراویش لەلایەن خەڵکەوە بگیرێ. جا لە سیستەمی فدرالدا کە پێک دێ لە هێندێک سازەی لەباری ئەتنیکی یا لەباری نەتەوەیی، لەباری جوغرافیایی یا لەباری دینی یا لەباری زۆر باری دیکەوە، معمولاً فدرالیزم بەنێوی بەهین نێوزەت دەکرێت بە پارادوکساڵ، واتە لەلایەکی ئەو یەکینە لێک جیاوازیانە لێک کۆ دەکاتەوە، لەلایەکیش دەسەڵات دابەش دەکرێت. و ئەوەش لەباری تیۆریکیەوە تەبان گونجاوە دەکرێت، بەڵام پێویستی بە کولتورێکی سیاسی زۆر قوڵ هەیە کە لەسەر ئەساسی بەشداریکردنی خەڵک لە دەسەڵاتدا و بڕیاردانی خەڵک و لەسەر ئەساسی مافی مرۆڤ دادەمەزێت. کاک ئەحمەدەوەی کە باست کرد پێم وایە پێناسەیەکە لە فیدرالیزم، یانە لە سیستمێکی سیاسی کە ئەمڕۆ لە دنیادا هەیە،
دیارە ئێمە هەر لەم بەرنمەیەدا لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زۆر بە درێژی باسی فدرالیزم کۆنفدرالیزم هەروەها کۆنفدرالیزمی دیموکراتیک وەکو تێزی ڕێزدار ئۆجلان و خۆسەری دیموکراتیک و کانتۆنەکان لە ڕۆژاوی کوردستاندا بە درێژی باسمان کردووە و دیارە ئەو فدرالیزمەش کە لە بڵێن ڕۆژاوی کوردستان ڕاگەیاندراوە بە ناوی فدرالیزمی دیموکراتیک لە ڕۆژاوی کوردستان و باکووری سووریادا شتێکی زۆر جیاوازە لەم فدرالیزمەی کە ئیمڕۆ باسیەکەین بەڵام بە هەڵێمە باسەکەی ئیمڕۆمان چڕ دەکەینەوە تەنیا لەسەر فدرالیزم ئەوەش دیارە هەم وەکو ڕوونکردنەوەیکیش بۆ بینەران بەڵام یەکێک لەو هۆکارانەی کە باس لەوە دەکات کە فدرالیزم وەکو سیستەمێکی سەرکەوتووە لە دابەشکردنی دەسەڵاتدا بە تایبەتی لە وڵاتانەی کە پانتایی جوغرافیایان بەرفراوانە بەڵام کە بێتە سەر ئەوەی کە پرسی ئەتنیکی جۆرا و جۆر لە وڵاتی فرئەتنیکیدا چارەسەر بکە سەرکەوتوو نەبووە و نمونەش بۆ ئەوە زۆرە و وڵاتی ژنیە کە بەڕاستی وڵاتی فرئەتنیک بێت و فدرالیزم بێژگە لە یەک دوو نمونەی سویسرا و بەلژیکانە بێ بۆ خۆشمان دەزانین کە بەلژیکا بۆ خۆی لە قەیرانێکدا هەتا ئێستاش و نوێترین سیستەمیشی هەیە ئێوە یعنی ئەو ئارگومنتە کە دەڵێ فدرالیزم ناتوانێت پرسی ئەتنیک وڵاتانی فرئەتنیک چارەسەر بکات چۆن لێک دەدەنەوە بەڕای من ئەو شتە زۆر ینی دروستی تێدایە شتێکی تێدا هەیە ئەویش بەو هۆیە کە ئەوڵەن ئێمە ناتوانین بڵێن کە سیستەمێکی تیۆری تایبەتی لەسەر فدرالیزم هەیە یا بڵێن مدلێکی ئامادە و سازکراو هەیە کە مەسەی ئێمە دەتوانین لەولا داینین و مەسەوی پەیڕەوی لێ بکەین چونکە فدرالیزم بەپێی تەواوی ئەو وڵاتانێک کە تێیدا پێک هاتووە شکل و قوارە و بڵێن بنەمای جۆراجۆری هەیە حتا لەباری فکریشەوە لەباری لە دوایە بەشێکی لە فدرالیزم دەگرێتەوە سەرەوە یعنی شێوەیەک لە فدرالیزم بڵێن چۆنیەتی فدرالیزم دەگەڕێتەوە سەرەوەی کە چۆنیەتی هەڵبژاردن لە وڵاتانە ئەگەر ئەو هەڵبژاردنە لەسەر مەسەل مەبنای ئەوەدا بمازێ کە هەر کەسێک زۆرینەی بردەوە دەنگەکانیش دەباتەوە ئەوەش دیسان دەبێتە هۆی کۆبوونەوەی دەسەڵات تەبعاً یەکێک لە مەترسیهارە گەورەکانی فدرالیزم ئەوەیە کە یەکێک لە سازینەکانی لەباری جۆغرافیاییەوە لەباری نفوسەوە لەباری دەسەڵاتی سیاسیەوە یا تەجربەی سیاسیەوە یا لەباری ئێکۆنۆمیەوە یا بڵێن اقتصادەوە لەباری ئابووریەوە لەوانی دیکە قویتر بێت ئەوە دەبێتەوەی کە دەسەڵات دەست خۆیدا کۆکاتەوە یەکێک لە مشکلەکان هەرەوەیە بەڵام ئەساسی مشکل دەگرێتەوە سەر دەستوری بنەڕەتی چونکە فدرالیزم ئەگە بڵێن هاوکاری یەکینە سیاسیەکانە لەسەر مەبنایەکی دەستوری و دەبێت لە خوارەوە دابمەزێ ئەوەی کە ئێمە لە ڕۆژاوا دەبینین هەر ئەوەیە کە ئەو فدرالیزمە لە خوارەوە یعنی لە دڵی خەڵکەوە هەڵقڵاوە و خەڵکێک بۆ خۆی یعنی بەشێک لە وڵاتێک کە جاران پێیان دەکرد سووریا هەستاوە و ئەوەی ڕاگەاندووە و ئەوەش خەڵک قبولیەتی چونکە ئەو گەلە تا ئێستا بە هەموو شێوەیەک ئێمە دەزانین کە نکۆڵی لێکراوە و حتا بوونیشی مەسەلەن نکۆڵی لێکراوە لەسەر ئەوەی کۆبوونەوەی دەسەڵات لە دەوڵەتی ناوەندیدا دەبێتە هۆی ئەوەی کە گەلێک نکۆڵی لێ بکرێت ئەو زۆر بە ئاسانیش دەتوانن مەسەلەن جا بۆیە دەستورێکی بنەڕەتی کە ئەو مافانە مافی گەلەکان مافی نەتەوەکان و مافی بەڕێوەبردننی دەسەڵات لە نێو ناوچەی ئەتنیکیدا دەبێت بە شێوەیەکی زۆر لێبڕاوانە پێناسە بکات و هەر ئەوەشە دەبێتە هۆی ئەوەی ئەگەر ئەو پێناسەیە نەکرێ و لە زۆر جێگاش پێناسەکە دەکرێت مەسەڵەن ئێستا لە ئێمە لە باشووری کوردستان لە عێراقدا دەبینین کە ئەو پێناسە کراوە بەڵام چونکە دەوڵەتی ناوەندی کە لەباری نفوسەوە لەباری نفوزی سیاسیشەوە تەنانەت و لەباری پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەوروبەریشدا دەسەڵاتی زۆرترە تەنانەت دەستوری سیاسی دەستوری بنەڕەتی وڵاتیش لە بەرچاو ناگرێ و دەسەڵات لە خۆیدا کۆ دەکاتەوە ئەوە دەگەڕێتەوە سەر کولتوری سیاسی بۆیە فدرالیزم بەڕای من شیاوی ئەوەیە کە لەلایەن کەسانێکەوە بەڕێوە بچێت کە ئەو کولتورە سیاسیان هەیە کە خۆیان لەباری ئەخلاقیشەوە دان بە مافی خەڵکو و سازینەکانی دیکردن دیارە ئاماژەت بە شتێ خەڵێکی گرنگ کرد بەڕاستی چون فدرالیزم یانە ئەگەر تۆ لە سەیری مێژوویدا باسی فدرالیزم دەکەی وەکو میراتی دوای کۆلۆنیالیزم یانەوەی کە بریتانیای مەزن وەختی خۆی لە وڵاتانی کۆلۆنی کە بەجێ دەهێشت ئەو سیستمی دادەنا ئەویش بۆ ئەوەی کە جۆرە سەقامگirtوویەکی سیاسی لە وڵاتانە هەبێت ئەگەر بۆ مێژوویەکی زۆر کۆنتریش بگەڕێنەوە حتا سیستمی بڵێن ئەمریکا کانەدا ئەمانە وەکو زۆر کۆنیش کە کۆلۆنیالی بڵێن کۆلۆنیای
ئوروپا بوون بە شێوەیەک دواتر لە وڵاتانی دیکەشدا بە هەمان شێوە بەڵام ئەمە لە ڕاستیدا سیستمێکە کە لەسەرەوە بڵین دەسەپێت سیستمێکە لە دەستوری وڵاتدا دەسەپێت دوای ئەوە بۆ نمونە باسی عێراقت کرد ئەویش نمونەیەکی زۆر سنجڕاکێشە عێراق تا ساڵی 2003 وڵاتێکی بڵین دەوڵەتێکە لە ژێر بڵین بەڕێوەبەری کەمینەیەکی عەرەبدا دواتر ڕۆژ بە یەک ڕۆژە سیستمێکی فدرالی کە هەموو نەتەوەکان بەشدارن ڕادەگەیەندرێ جا ئەمە ئێستاش ئایا دەتوانین بڵین سەرنەکەوتنی ئەم سیستمە ڕاست بۆ دەگەڕێتەوە کە ئەم سیستمە لە باتیەوەی کە لە بنەوە ڕابێت لەسەرەوە ڕایانە بەهۆی ئەمریکا و هێزەکانی دیکەوە سەپا بەڵام خەڵکی لە خوارەوە تێناگەن کە چییە یان بڵین ئەو کولتورە بۆ ڕادە تێگەشتنی کولتورێ نەگەیون کە مافی یەکتری قبول بکەن بەڵێ هەروایە بەڕاستی من پێم وایە کە لە عێراقدا تەنانەت ڕێبەرانی سیاسیش هەتا ڕێبەرانی سیاسی یەکینەکانی فدراڵیش ئەو دەرکرد دروست و حیسابیان لە سیستەمی فدراڵ نییە چونکە بۆ خۆشیان لەوێدا ئەو سیستەمی حیزبی کە ئێسامە لە باشووری کوردستاندا دەیبینین سیستەمێکە کە لەسەر بڵێن ئاعترافی دوولایەنە بە یەکتر دانەمەزراوە ینی سیستمێکە لەسەر کۆنفلیکت و لەسەر کێشە سازکردن دامەزراوە و لەوێدا هاوکاری کە ئەساسی فدرالیزمە ینی بڵێن بناغی فدرالیزمە لەسەر هاوکاری و ئەگە بڵێن کۆمپرمیس یا سازشکردن لەگەڵ یەکتر ڕێککەوتن و پێکهاتن و تاریخی ئەمریکاش ئەو نیشان دەدا تەبعاً مەسەلەی ئەمریکا فدرالیزمی ئەمریکا لە قەرنی لە سەدەی 16دا یا بڵێن 17 ئەگەر بە حسابی سوێدی حسابی بکەین لە سەدەی 17دا لەسەر ئەساسی دموکراسی پێک نەهات ئەوانە ویلایەتەکانی باشووری ئەمریکا بۆ دژایەتی لەگەڵ مەلەکەی ئینگلیز دانهێش خۆیان ڕزگار بکەن هاتن سیستەمێکیان پێکێنا لە دوای لەگەڵ ویلایەتەکانی باکووری ئەمریکا بوو بە شەڕی ناوەندی ساز بوو لە ئاخرەکەیدا پێک گەیشتن بەڵام ئەو پێک گەیشتنە لە نێوخۆیدا وای نەکرد کە مەسەلەن هەموو کەسانێک لە وڵاتەدا دەژین ئازاد بن تەنانەت ڕەشەکان هەتاوەکو سەدەکانی 56 دەیەکانی 56 سەدەی ڕابردووش مافی دەنگدانیشیان نەبوو ینی بڵین کۆیلەداری لەوێدا ڕەت نەکرابوو ئەو مشکلاتە یا بڵین ئەو کۆسبووکەندانە کە لە نێو کولتوری سیاسیدا هەیە وا دەکات کە هەمیشە ئەو تێندەنسە هەبێ ئەو بڵین مەیلە هەبێ کە دەسەڵات کۆ بکرێتەوە کە دەسەڵاتیش کۆ دەکرێتەوە تەبعاً بڵین معنای فدرالیزم لە واقعدا لە بین دەچێت بۆیە ئێمە من پێم وایە کە خەڵکی کورد یا گەلی کورد هیچ خەتایەکی نییە کە مەسەن لە سیستەمی فدرالیزم زۆر ئاگاداریان نییە لەبەر ئەوەی کە ئەوڵان ئێمە دووچاری چەند وڵاتی داگیرکرد بووین کە هەمویان بڵێن گەورەترین دیکتاتۆرەکانی بەڕاستی ئەو دەیانەی دوایە بوون سەدام حوسێن ئەردۆغان لە تورکیا ڕژیمی مەلاکان و شا لە ئێران و ڕژیمی بەعز لە سووریا دەنێت ڕێگا بە خەڵک نەدراوەکە ئەوڵەن مەدرسە و خوێندن و ئیمکاناتی ڕفاهی بۆ خەڵک نەبووە دوو ئەو ڕێگا بە خەڵک نەداوە کە خەڵک لە نێوخۆیاندا باسی شێوە گەلی جۆر و جۆر بووە مەسەلەن حەلکردنی کێشە و گرفتەکانی کۆمەڵایەتی بکرێت یەکێک لە بنەماکانی فدرالیزم هەروەیە کە بەنێوی لە زمانەکانی ئوروپاییدا سوبسیداریتی پێدەڵن سوبسیداریت لە واقعدا بە معنای ئەوەیە کە چارەسەری کێشەکان تا ئەو جێگای کە ممکنە لە جێگای سەرهەڵدانی کێشەکان نزیک بکرێتەوە و ئۆرگانەکانی سەرێ بە هەر شێوەیە کە بۆیان دەکرێت داکۆکی لە ئۆرگانەکانی خوارێ بکەن و بە هیچ شێوەیەک تەنانەت لە کاتێکدا کە ئەوانە بۆیان معلوم دەبێت کە ئۆرگانەکانی خوارە ناتوانن ئەو کێشەیە چارەسەر بکەن ئۆرگانی سەر دەتوانێت کێشەکە چارەسەر بکەن و ئەوەش ئەسڵێکی دینیە لە کلیسای مەسیحیدا و کریستیانیتیدا دروست بوو باشە کێشەیەکی دیکە یانە زۆر بەرچاوە بە تایبەتی ئەگەر ئێمە لە باشووری کوردستان لە بەرچاو بگرین ڕۆژهەڵاتی کوردستانە بەرچاو بگرین کە هەندێک پارتی بڵین وەکو مانیفستۆی سیاسی فدرالیزمیان دەوێت بەڵام لە ڕاستیدا یانە جیاوازی فدرالیزم لەگەڵ سیستمی دیکە ئەوەیە کە فدرالیزم شێوازێکی بەڕێوەبەریە بۆ وڵاتێک کە لەودا دەبێ هەمووی لەسەری کۆک بن بۆ نمونە گەر ئەمە ڕۆژهەڵاتی کوردستانە بەرچاو بگرین دەڵێن بۆ نمونە کورد داوای ئۆتۆنۆمیە کات
یان تۆ ئۆتۆنۆمی دەوێت لە وڵاتی ئێراندا تۆ لەگەڵ بڵین حکوومەت و دەسەڵاتی سیاسی بەرەو ڕووی بەڵام لە ڕاستیدا فدرالیزم پەیوەندی بە خودی حکوومەت ئێرانەوە نییە فدرالیزم پەیوەندی بە گەلانی ناو ئێرانەوە هەیە ئێوە ئەم پارادۆکسە چۆن دەبینن عێراقیشدا هەروایە یانە لە کورد بۆ خۆی داوای فدرالیزم دەکات بەڵام ئەوەی کە لەگەڵ کووردا تەرەفە یانە دەبێت ئەو لەو فدرالەدا بەشدار بن و دواتر بەیەکەوە پێکی بێنن ئەوان یا ئاگایان لێنی یا بەلای فدرالیزم ناڕۆن ئێوە ئەو کێشەی چۆن دەبینن ئەو کێشەی بەڕای من دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەوانە مەسەڵەن لە وڵاتاندا لە عێراق تورکیا یا مەسەڵەن وڵاتانی دیکە کە بە خۆتان فەرمووتان وڵاتانی فرێت ئیتنیکی لەوێدا بڵین گەلی دەسەڵاتدار یا بڵین نەتەوەی دەسەڵاتدار کە لە ئێراندا فارسەکان لە تورکیا تورکەکان لە عێراق و سووریش بڵین عەرەبەکانن ئەوانە هەتا ئێستا ئەعترافیان بەبوونی گەلەکانی دیکە نەکردووە و ئەو دوایانە مەسەن لە باشووری کوردستان ئەتراف کراوە کە گەلی کورد بوونی ناسراوە لە ئێراندا فەرزگەی مەسەن ئێستا تەواوی سیاسەتمەدارانی ئێران حتا ئۆپۆزیسیۆن ڕۆشنبیرانی ئێرانی تەنانەت لە هێنانی ناوی میلەت یانەتەوە هندەکەن خۆ دەپارێزن ئەوانە بنێوی قەوم باسی شتەکە دەکەن حتا لە بڵین نووسراوەی زۆر عیلمی و زۆر بە کەیفیەتی باشیشەوە هۆیەکەشی ئەوەیە کە وەختێک ئەوانە بەنی ئەتراف ناکەن بە نەتەوەیەک تەبعەن نەتەوەکانی دیکەش چونکە ژێر دەستن چونکە ئەو دەسەڵاتە سیاسیان نییە کە بتوانن مافەکانی خۆیان بۆ خۆیان چارەسەر بکەن بۆ خۆیان دامەزێن و بە ئەو ڕادە لە تێگەیشتنی سیاسیش بەڕای من ئێمە نەگەیشتوین کە وەکو مەسەلەن ڕۆژاوەیە لە هەندێک لە شارەکانی باکوور کە گەلی کورد بۆ خۆی ڕایگەیاندووە بێ ئەوەی کە مەسەلەن چاوەڕوانی دەوڵەت بێ تەبان شەڕێکی زۆر نەخوازرا و ماڵوێرانکەریشی بەسەردا سەپاوە بەڵام ئەو لێبوردوویە لە خۆبوردوویە سیاسەشی دەوێت کە ئەگەر نەتەوەکان بیان هەوێ مەسەڵەن سیستەمی فدرالدا بمەزێن چونکە بەڕاستیەوەکو بە خۆتان دەڵێن ئەو سیستەمە دەبێت لەوێەوە سەرچاو هەڵبگرێت نەگەوەی کە مەسەڵەن ئێمە لە ناوەند داوای مەسەلەن دابەشکردنی دەسەڵات بکەین لایەکی دیکەی قەزیێش دەگەڕێتەوە سەرەوەی کە ئێستا هیچ حیزبێکی سیاسی کوردی بەوە نەگەیشتووە کە بۆ خۆ بڕیار بدەن کە ئەگەر دەوڵەتی ناوەندی نەیهەویست لەگەڵ ئەوانە پێک بێ لەسەر مافی بەڕێوەبردننی ناوخۆیی ئەوانە بتوان بۆ خۆیان دەوڵەتی خۆیان پێک بێن یا مەسەلەن بۆ خۆیان خۆڕێوەبەری دیموکراتیک پێک بێن بەڕای من بەشێکی دەگەڕێت سەرەوەی کە ئێمە هێشتا خۆمان بە دەوڵەتی ناوەندیەوە دەبەستینەوە لەباری سیاسیەوە و لەباری تواناییشەوە خۆتبان ئەو شتە بۆ هەموو کەس ئێستا ڕوونەکە نە لە ئێران نە لە عێراق نە لە سووریا گەلی کورد بە تەنیا ناتوانێت دەوڵەتانی ناوەندی بڕوخێنێ و تا لەگەڵ گەلانی دیکە ئەو هاوکاریە نەکە و ئەو وەختە ئەو نیازە دێتە پێشێک کە لەگەڵ گەلاین دیکە بەو تێگەیشتنە هاوبەشە بگا کە پێکەوە ئەو سیستەمەدا بمەزرێن باشە ئەگەر ئێمە یانە تایبەت باسی ئێران بکەین دیارە نەتەوەی سەردەست ئەگەر بڵین لە دەستی ئەتنیکی فارسدایە یا بە شێوەیەک بەشێکیش ئەتنیکی ئازەری بەڵام ئەمە بڵین دەوڵەتە ئەمە دەسەڵاتی سیاسیە بەڵام ئێران دەزانین کە موزاییکی گەلانی دیکەیە باشە ئەی لە کاتێکدا کە گەلانی دیکەی نێو ئێران داوای فدرالیزم ناکەن یانە کورد بۆ خۆی بەتەنیانە بڵێن یا بڵێن حزبی کوردی ئێوە ئەو تەنگەژەیە چۆن دەبینین لە کاتێکدا یانە بڵێن لە دەرەوەی دەسەڵات گەلانی دیکەش یا بەو بڵین پێگەیشتوویە لە سیاسی نەگەشتیان نەخێرەسن بە پێویستی نازان بە پێویستی نازان کە دەسەڵات لە ئێراندا بەو شێوەیە دابەش بکرێت بەڕای من هەردووکیان لەلایەک جارە هەوڵێک دراوە ئێستا کۆنگرەی گەلانی ئێرانی فدرال هەیە کە ماوەیەکی درودێژە کار دەکات بەڵام بەداخەوە زۆر سەرکەوتو نەبووە چونکە فارسەکان ئەسەنتیدا بەشدارین و ئەترافشی پێ ناکەن مەگەم هێندێک کەسایەتی سەر بەخۆی فارس لەلایەکی دیکە بەڕای من ئەو بڵێن فەزا سیاسی کە لە کوردستاندا هەیە لە نێو فارسەکاندا نەبێ لە نێوگەلەکانی دیکەدا بەو شێوە نییە ئێمە دوای ڕوخانی ڕژیمیشا و هاتنە سەرکانی ڕژیمی ئیسلامی شاهیدی ئەوە بووین کە لە هەندێک بەشەکان و لە نێو نەتەوەکانی دیکەی ئێرانیدا خەبات کرا خەبات دژی بەناوەندیکردنی دەسەڵاتی ئیسلامی لە ئێراندا کرا بەڵام ئەوانە سەرکوب کران و لە ناوچوون ینی خەباتەکان ڕاگیرە و ئەوە زۆرتر لەژێر تاسیری چەپەکاندا بوو کە ئەسەن لیبرالەکان و هێزی میانەڕۆ لەوەدا هیچ بەشداری نەبوو ئێستاش خۆ بە زاڵبوونی دەسەڵاتی ئیسلامیدا لە ماوەی 36 ساڵدا تەبەن ئەو ئۆپۆزیسیۆنە
بەو شێوەیە نییە کە لەسەر مەسەر مافی گەلان حتا ئۆپۆزیسیۆنی دژی ڕژیمیش ئەگەر کار دەکا اعتراف بە مەسەلەی گەلانی دیکە ناکە ئێمە مەسەلەن لە جوڵانەوەی بەناو سەوزدا دیتمان کە مەسەلەن چۆن ڕێبەرانی سیاسی ئەو جوڵانەوەیە هەمیشە چاویان لە دەرباری مەسان خامنەی بوو کە لەگەڵ ئەوانە مەسان بەسازش بێت چونکە ئاساسان ئۆپۆزیسیۆن لە وڵاتانەدا هەمیشە خۆی یا بەشێک لە دەسەڵات بووە یا دەیەوێت خۆی بەدەسەڵات بگە و تەمەنەوە ئەمە لە کوردستان شایدەوە بین مەسەن ئەو جوڵانەوەی گۆڕان ئەمە دەزانین کە وەڵام گۆڕان بەشێک بوو لە یەکێتی و لە دوای لێجیدا دەبێتەوە کار دەکاوێت لە دوای کە دێتەوە ناو دەسەڵات شتەکە مەسەلەن دادەمرکێت یعنی مەسەلەوەیە کە دیسان ئەگەر بگەڕێمەوە سەرەوەی عەقڵیەتی سیاسی فەرهەنگی سیاسی چۆن لەسەر مافی مرۆڤ و لەسەر دابەشکردنی دەسەڵات و لەسەر بەشداری خەڵک لە بڕیارداندا ئێمە مەسەڵەن خۆ لە دەوڵەتانی دیکەشدا هەمانە کە دەوڵەت دەسەڵات بەناوەندی کراوە بەڵام سیستەمێکی وایان داناوە کە مەسەڵەن خەڵک خۆی بتوانێت لە دەسەڵاتدا لە بڕیارداندا بەشداری بکە هەر لەو سوێدەی کە ئێمە تێیدا دەژین مەسەڵەن بڵین سەر بەخۆی کۆمونەکان یا سەر بەخۆی بڵین ئوستانەکان ویلایەتەکان یعنی کارێکی وا کراوە کە مەسەڵەن خەڵک بتوانێت لە بڕیارداندا یا لە سیاستدا تەسیریان هەبێت لەلایەکی دیکەش هەندێک سیستەمی فدرالی هەیە ئەوان ئەسڵەن سیستەمی فدرالی نین چونکە لەسەر مەبنای دیموکراسی دانەمەزراون مەسەڵەن ئەو سیستەمێکە لە سۆڤیەتی جاران هەبوو ئەو فدرالیزمە تەنانەت فدرالیزمی ئیداری بوو واتە بەهۆی گەورەبوون و پانتایی گەورەی یەکێتی سۆڤیەتی ئەو کات دەوڵەتی ناوەندی نەیدەتوانێت مەسەڵەن بەسەر هەمویاندا بە شێوەیەکی زۆر پێویست ئەو بەو شێوە پێویستێکە بەڵام هەر ئێستاش حکوومەتی رووسیا حکوومەتێکی فدراڵە یانە بڵین لە بینی چەچەن و داغستان و خودی رووسیا ئەمانە یانە ئەو سیستمە هەیە جا پێم باشە هەر بەڕاستی پرسیارەکە لەوەدا بکەین ئێستا باسی چەند نمونەی پراکتیکمان کرد بەڵام ئەگەر بێنی لەبارەی تیۆریکەوە جارێکی دیکە ڕخنەگرانی فدرالیزم باسی دۆمینانس یان بڵێن خۆسەپێنی ئتنیکی دەکەن بەسم بۆ نمونە سۆڤیەت دیارە بەناو سیستمێکی فدرالی بوو بەڵام لە ڕاستیدا ئتنیکی ڕووس خۆی سەپاند بوو بەڵام ئەگەر زۆر دوور نەڕۆین دواتر بۆ نمونە هەر عێراقی ئێستا لەو سیستەمادا لەبەر ئەوەی کە بۆ نمونە شیعە عەرەبی شیعە توانیوێتی کە بڵین دۆمینانسی خۆی بسەپێنێت بە هۆی زۆرایەتیەوە لە عێراقی ئێستادا ئێوە ئەو کێشەی فدرالیزم چۆن دەبینن کاتێک ئتنیکێک دەتوانێت بڵین خۆ بسەپێنێت بەهۆی ئەوەی کە یا ئەوەی کە ڕابردوویەکی دووری دەوڵەتداری هەیە یا ئەوەی کە بڵین لە ناوەندی دەسەڵاتدا هەیە ئەوەی کە زۆرینەیە بەگشتی ئێوە پرسی بڵین خۆسەپاندن یا دۆمینانسی بڵین ئەتنیکی چۆنە بینین ئەگەر بینەوە کوردستان بۆ نمونە لە عێراقدا شیعەکان لە ئێراندا سبەینە دەتوانێت مەسەن فارسەکان بێ ئازەریەکان بێت یا مەسەلەن بۆ نمونە لە تورکیادا تورکەکان من زۆر وایە ینی ڕاستە ئەو شتە ئەو مەترسیە لە فدرالیزمدا لە سیستەمی فدرالیزمدا بەداخەو هەیە چونکە لە فدرالیزمدا سازەکانی پێکێنەری مەسەلەن یەکینەکانی پێکێنەری ئەو سازەیە بۆ هەموو شتێک دەسەڵاتی تایبەتی خۆیان نییە مەسەلەن 4-5 منتەقە هەیە یا بڵێن پانتایی هەیە کە لەوێدا دەوڵەتی ناوەندی دەبێت مەسەلەن بەرپرسیارەتی هەبێ و ئەگەر ئێمە ئەو بڕیاردان وەکو توانایی یا توانایی ئەخلاقی توانایی سیاسی بەنێو بکەین من پێم وایە ئەو شتە دەبێت لە دوو هیندا بێت لە دوو ئاستا بێت یەکیان ئاستی ناوەندی کە دەتوانێت لەسەر هێندێکشت بڕیاردا یەکێک ئاستی ناوچەیی و لوکاڵ کە بۆ خۆی گەلێک یا ناوچەیەک بتوانێت لەسەر هەموو شتەکانی خۆی بڕیاردا بەڵام لە فدرالیزمدا چونکە یەکینەکان بە پێی دەستوری بڵێن چی بڵێن دەستوری بناڕەتی یا بڵێن دەستور بەیەکەوە کۆ دەبنەوە لەوێدا ئەو خەتەرە ئەو مەترسی هەیە کە گەلێک بەهێزترە بتوانێت دومینانس پیدا بکە و ئەو شتە یەکێک لە مەترسیەکانی فدرالیزمە بۆیە من چەند ساڵ لەوەبەر بەڕاستی ئەوم تا ڕادەیەکی زۆر ڕەت کردو ینی بۆ خۆم لەگەڵ خۆم کە فدرالیزم ممکنە شێوەیەکی باش بۆ کورد نەبێ بە پێی ئەوەی کە ئەو گەلانێک کە دومینانسیان هەیە لە عێراق و تورکیە و سووریا و ئێراندا سبەینێ دەتوانن مافەکانی گەلی کوردستان پێشێل بکەنەوە هەر بۆیە
فۆرمێکی دیکە لە پێکەوەژیان هەیە کە کۆنفدرالیزم دەتوانێت ببێ یا مەسەن شێوەیەکی دیکە یان ئەوەی کە دەوترێت کە فدرالیزم لە ڕاستیدا دەبێتەوە دژی خۆی چون فدرالیزم بۆ ئەوەیە کە دەسەڵات دابش بکرێت بەڵام کاتێک ئەتنیکێک بڵێن دۆمینانسی گرت واتە کە دەسەڵاتەکان لە دەستی ئەتنیکێکا کۆ دەبێتەوە ئەو دەمە خودی فدرالیزم مانای نامێنێت بەڵام هەر لەو ڕوانگەوە باسی کێشەیەکی دیکەی تیۆریک هەر لە پەیوەندی لەگەڵ سیستمی فدرالیزم نابکەین ئەوەش بە تایبەتی بۆ نمونە لە هندستان بەرچاوت زانین هندستان یەکێک لە گەورەترین دیموکراسیەکانی دنیاە و سیستمەکەشی فدرالیە لەودا بۆ نمونە باسی دۆمینانس یا خۆسەپێنی ناوەند دەکرێت بۆ نمونە کاتێکە لە هەڵبژاردنەکاندا ئەو حیزبانەی کە لە نیودهلی و بڵێن لە شارە گەورەکاندان دەسەڵات بەدەستەوە دەگرن هەموو بڵێن هەوڵ و تێکۆشانی خۆیان ئەوەیە بۆ ئەوەی کە سرنج بدەنە ئەو شارانە ئەو دەمە هەموو هەرێمەکانی دیکە هندستان مەسەن بڵێن لە ماوەی 4 ساڵ بەڕێوەبەری حیزبێکدا دەکەونە پراوێزەوە لەگەڵ ئەوەی کە سیستمێکی فدرالیش هەیە ئێستا گەر ئەمە بیر بکەینەوە ئەو سیستمە بەڕاستی بڵێن ئەو مەترسیە دەتوانێت لە کوردستانیش ڕووبدا مثلا بۆ نمونە لە ئێراندا بۆ نمونە لە تاران یان بڵێن حزبی مەسەلەن بڵێن کە ڕابردوویەکی درو درێژی سیاست و حکومڕانیان هەیە یا ئەسەن حکوومەتداری بڵێن حکوومەت 100 ساڵە لە دەستی ئەتنیکی فارسەوەیە سبەینێ مەسەن لە حیزبێکدا ئەوان مەسەن هەموو دەسەڵاتەکان بەتایبەت لەباری ئیداریەوە کۆبکەنەوە دواتر کە بۆ بەرژەوەندی خوان بەکاری بێن یا لە تورکیا بە هەمان شێوە ئێوە ئەو شتە چۆن دەبین بەتایبەتی لەبەرەوەی کە کورد هەمیشە لە قەراغەوە خراوە ئێستا کە دەیە مافی خۆی وەدەست بێنێ دەکەوێتە ناو چوارچێوەیەکەوە کە دەتوانێت خودی سیستمەکە بێتەوە بە دژی خۆی وەڵام من پێم وایە کە کورد ئەوڵەن دەبێت ئەو ڕێگایە بۆ خۆی بێڵێتەوە کە ئەگەر سپینە یەکینەیەک یا بڵێن سازینەیەک ویستی مەسەلەن هین بکە دومینانس پیدا بکە ئەو مافی ئەوەی خۆی هەبێت کە بۆ خۆی ماڵی خۆی جودا بکاتەوە بۆ خۆی بەڕێوە بێرێ و ئەوەش کە باسی دەکەن لە هیندستان یا لە رووسیا یا لە وڵاتانی دیکە لە هیندستانیش بەڕای من ئەو فدرالیزمێکی دیموکراتیانە نییە چونکە لە هیندستان ئێمە دەزانین لەباری کۆمەڵایەتیشەوە کاستەیە کاستەکان ینی ئەگە بڵێن چین یا توێژی کۆمەڵایەتی کە حتا بۆیان نییە کە لە کاستی خۆی بچێتە کاستێکی سەرەتر یا ممکنە مەسەلەن ئەوانەی کە پێیان دەڵێن خاوێن نین بڵێن نجسیان ئەگە بزمانی فارسی بڵێن ئەوانە حتا ممکنە بۆیان نییە کە ببنە مەسەن ڕئیس لە ئیدارەیەکی دەوڵەتیشدا یا ممکنە بۆیان نەبێت کە هین دەرسی لە کۆمەلگایەکدا کە هەر ستروکتوری کۆمەڵایەتی بڵێن سازوکاری کۆمەڵایەتەکەی بێ شێوەیە ئێمە ناتوانین باسی دابشکردین دەسەڵات بکەین جا ئەگەر ئەوانە هاتوون بەهۆی گەورەبوونی ئەو وڵاتە و بەهۆی ئەوەی کە پێکهاتەی سەرمایه‌داری و کاپیتالیستی لە وڵاتاندا خود لە شارەکان کۆ دەبێتەوە تەبان حزبی سیاسیش کە نزیکایەتی و پەیوەندی زۆر نزیکی لەگەڵ ئەوە هەیە ئەو دەسەڵاتە لە پێشدا عەرزم کردن ئەو دوانە پەیوەندی زۆر چڕپڕیان پێکەوە هەیە کۆبوونەوەی سەرمایە و کۆبوونەوەی دەسەڵات حەزابی سیاسی کە دەسەڵات بەدەستەوە دەگرن هەرچەند ئەو دەسەڵات بەدەستەوە گرتنە لە ڕێگای هەڵبژاردن بێت کە ئەو هەڵبژاردانش بەڕای من دیسان ئیشکالی تێدا چون ئەو هەڵبژاردنەش ناتوانێت هەڵبژاردنێکی کاملەن دموکراسیانە بێ ئەو مەترسێ دێڵێتەوە کە ئەوانە بتوانن مەسەن دمینانس بەکاربێن و بەکاریش دێن تەبان ئەوانە بە قازانجی خۆشیان دەکەن چونکە زۆر جار ئێمە دەبینین کە حتا لە هەندێک کاری شێوەی زۆر خراپی دیکەش کەڵک وەردەگرن بۆی کە خۆیان بەدەسەڵات بێن لە رووسیادا تەبان هەرەوەیە من لە رووسیادا ئەو فەرەنگە سیاسیە نابینین کە مەسەلەن بتوانێ ینی مافی بڕیاردان و خۆڕێوەبردننی خەڵکی چچێن ببینێ و ئیجازەی پێبدا کە بیکە تەبان دەسەڵاتیش کە لە خۆی بترسێ و باوەڕی بەخۆی نەبێ و دەزانێت کە لەسەر بنەمایەکی ڕاستەقینەی دیموکراسیانە و خەڵکی دانەمەزراوە تەنانەت زەبروزەنگیش بەکاردێنێ بۆی کە ئەو دەنگانە بێدەم کە لە ئێرانشدا ئەمن پێم وایە کە لە داهاتوودا ئێمە و مشکلمان هەر دەبێت گەلی کورد لەگەڵ فارسەکان یا ممکن لەگەڵ تورکەکان من فقط باسی کێشەی سیاسی دەکەم کێشەی سیاسی و دەسەڵات من باسی
دوژمنایەتی بینی نەتەوەکان ناکەم چونکە بەڕاستی نەتەوەکان هیچ دوژمنایەتێکیان بەیەکەوە نییە و من بۆ خۆم شخص ئەو شتم تەجربە کردو من لە تاران ژیاوم لەگەڵ خەڵکی زۆر پەیوەندیم هەبوو فلان بەڵام ئەوە دەسەڵاتی سیاسی و سیستەمی سیاسیە کە لە بینی نەتەوەکان کێشە و دوژمنایەتی ساز دەکە و ئەوە چونکە من پێم وایە ئێمە لە ئێراندا بەو تێگەیشتوویە سیاسیە نەگەیشتوین کە بتوانین بێ ئەوەی کە هێزێک ئێمە مەجبور بکە خۆمان اعتراف بە لایەنی دیکە بکەین و مافەکانی لە بەرچاو بگرین و ڕێز بۆ مافەکانی دابنین چونکە ئەو فەرهەنگە نییە تەبان دەبێتە هۆی دومینانسی ئەو گەلانە. باشە کێشەیەکی دیکە یان هەر لە بواری تێۆریکەوە بۆ ڕەتکردنەوەی یانە سیستمی فدرالی کە باز دەکرێت ئەوەیە کە سیستمی فدرالی لە ڕاستیدا ئایدۆلۆژیان نییە یانە ئەوەیەک نییە کە شێوازێکی بەڕێوەبەریە ئەم شێوازی بەڕێوەبەرێ پێویستە یانە لەباری کولتوریەوە خەڵک تێ بکەن یانە خەڵک بۆ خۆی ئەوەی کە بۆ نمونە لە ڕۆژاوای کوردستان باسی هاوپەیمانەتی جڤاکی کۆمەڵایەتی دەکرێت کە خەڵک بۆ خۆی بڕیار دەدا بەڵام لە سیستمی تۆ لە بەرچاو بگرین کە ئەم سیستمە لەسەرەوە بێت دابدرێت باسی عێراقمان کە دێمە بۆ نمونە بەڵام ئەمە لەباری تێگەیشتنی کولتوریەوە مەسەڵەن بۆ نمونە گەر لە حیزبی کوردیش لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرچاو بگرین ئەم سیستمە بە ڕۆژێک یانە ماوەیەکی زۆر کەم لە ئۆتۆنۆمیەوە یەکسەر فدرالیزم ڕاگەیاندرا ئەمە پێویستی بە تێگەیشتێکی کولتوری هەیە کە خەڵک ئەویش نەتەنیا گەلی کورد وەڵکو گەلانی دیکە بۆ نمونە لە ناو ئێراندا بزانن کە ئەم سیستەمە چیەوە پێکەوە ژیان ینی قبول بکەن بە ئێوە لەم بارەوە دەڵێن چی بە تایبەتی دوای ئەو هەموو شەڕ و شۆڕ و کوشتار و ئاڵۆزیانەی کە لە هەرێمی ڕۆژهەڵاتی ڕاستدا هەیە ئەڵبەتە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا من دەزانم شتێکم خوێندێتەوە کە زۆر پێش ئەوەی کە ئەو بەحساب مەسەلەی بەرنامەی سیاسی لە خود مختاریەوە بۆ فدرالیزم گۆڕدرێت لەنێو ئەحزابی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو باسە کراوە بەڵام لەناو خەڵکیدا لەناو خەڵکدانا لە نێو ڕێبەرایەتی سیاسیدا و تەنها یەک دوو کەس مثلەن شەید دکتۆر قاسم و دکتۆر شەرفکەندی ئەوانە لە حیزبی دموکراتدا من دەزانم چون دکتۆر قاسم کتێبێکی نووسیوە لەوێدا باسی کردووە نێوێکی هێناوە نهاتوودا نەبەزیوتە سەری زۆر باقوڵی و لە دوایە خۆ حیزبی سیاسی بەهۆی ئەوەی کە لە عێراقدا ئیمکانێک هاتە پێشێ ئەو ئیمکانش مودێلێک بوو کە مەسەڵەن لە ڕۆژاوەڕە هات لە ئەمریکاوانەدا چونکە سیستەمی ئەمریکای بەخۆی بە نێوی فدرالیزم دەناسرێ ئەوە باس کراوە ئەوەش ڕێگا حەلێک بوو بۆی کە مەسەڵەن عێراق بەیەکەوە بهێڵنەوە ڕێگری بکەنەوەی کە مەسەن کورد سەر بەخۆی ڕانەگەیەنێ و ئەو شتن نەپڕژێتە وڵاتانی دەوروبەریش و ئێستاژەوەی کە لە کێشەی کورد هین دەکەن ئەوانە خۆ دەپارێزن و حتا لەگەڵ ڕاگەیاندراوی فدرالیزم لە ڕۆژاوای کوردستانیش بەرهەڵسکاری دەکەن یا دژایەتی دەکەن هەر لەسەر ئەوەیە بەڵام من بەڕای من یەکشت هەیە بەحسێکەیە لەسەر پێکەنانی نەتەوە دەوڵەت مەسەڵەن زۆر کەس دەڵێ پێی وایە کە مەسەڵەن هێزی سیاسی دەتوانێت دەوڵەت دروستکە دیارە خاوەنی ئەسلی دەوڵەت و دەسەڵات خەڵکن بەڵام ئەوە بەڕای من وەزیفەی ئەسلی سیاسەتە ینی دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی سیاسی ئەگەر دەوڵەت بێ ئەگەر حیزبی سیاسی بێ یا ئەگەر مەسەڵەن ئۆرگانێکی کۆنفدرالی وەکو کەجەکە بێ ئەو زانیاریە بێتە ناو خەڵک و خەڵک تربیەتکە بەو کولتورە سیاسیە بە فەرهەنگە سیاسیە ئەگەر ئێمە پێمان وا بێ کە مەسەڵەن سیستەمی فدرالی ڕێگاچارەیەکی باشە بۆ گەلی کورد دەنا دەبێ گەلی کورد مەجبورە شێوەیەکی دیکە ببینیتەوە لەلایەکی دیکەشەوە ئەگەر ئێمە بتوانین مەسەڵەن ئەو کێشەیە لە وڵاتانەدا بە هاوکاری و هاوفکری گەلانی دیکە چارەسەر بکەین بەڕای من ئەوە ینی ئێمە دەیبینەوە چونکە هەم ئەنێرژێکی زۆرمان بۆ دێڵێتەوە هەم لە بینچوونی سەرمایەی ئینسانی و حتا ئابووری گەلی کورد پێشگیری بکرێ
ئەگەری نەکرا خۆ کورد دەبێت بۆ خۆی بڕیاری خۆی بدات چونکە هەر نەتەوەیەک ڕۆژێک لە ڕۆژان دەبێت ئەو بڕیارە بدات کە ڕێگای گەشەسەندنی داهاتووی خۆی هەڵبژێرێ و ئەوەش دەگەڕێتەوە سەرەوەی کە ئێمە لە مەرحەلەیەکی تێگەیشتووی سیاسی داین بەڕای من ئەوشە زۆر مهمە و مەجبورە یعنی گەلی کورد ڕۆژێکی مەجبورە هەروەی ئێمە لە سووریە دیتمان لە ڕۆژاوی کوردستانە دیتمان کە گەلی کورد لە کاتێکدا هەستا ئەوەی ڕاگەیان چون مەجبور بوو ینی دەبوو نەدەبوو ڕاوەستاوە ئەگەر ڕاوەستا بەڕای من ئێمە زەرەتمان دەکرد ئێستا با ئەوەی کە لە زۆر جێگا مەسەلەن بەرهەڵسکاری دەکرێت بەڵام ئەگەر خۆڕا بگرین ئێمە بتوانین ڕای بگرین بتوانین لە خۆمان پارێزگاری بکەین کە تەبان دژمنێکی زۆر گەورەی وەکو تورکیە خەریکە هەتا بە شەڕش لە بینی دەبا و پێشگیری دەکە ئەو دەتوانێت سبەینە ببێتە نمونە و دەتوانێت سەقامگیر بکەواتەمە پێویستی بە تێگەشتێکی کولتوری هەیە کە لە بنەوە فدرالیزم پارێزرێ بەهەرحاڵ ئێمە باسی ئەو هۆکارانەمان کرد کە بۆ ڕەتکردنەوەی فدرالیزم باسی دەکرێت بۆ نمونە نەگونجان لەگەڵ وڵاتانی فرەتنیکدا دووەم دۆمینانس یا بڵێن خۆسەپاندنی ئەتنیکی خۆسەپاندنی حزبی سیاسی و هەرواتر تێنەگەیشتنی کولتوری یانە بە پێی هەمووی ئەمانە و هەروەها ئەزمموی ڕۆژاوای کوردستانی نیشانیدا کە بڵێن لەوەیە لە سەرتێزی کۆنفدرالیزمی دیموکراتیکە لە ڕاستیدا فدرالیزمێکە کە دیموکراتیکە ئەنە لە ڕۆژاوی کوردستانە لە پێشدا کانتۆنەکان ڕاگەیاندران خۆسەری دیموکراتیک خۆ بەڕێوەبەری دیموکراتیکە بۆ خۆی بەشێکە لە کۆنفدرالیزم دیموکراتیک بڵێن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە داهاتوودا بڵێن ئەگەر بڵێن مانیفستۆی ئەوە هەیە خەباتی ئەوە هەیە کە جێگە بگرێت ئێوە ئەزمموی بەتایبەتی من لە قسەکاندا من سرنجی ئەوەمدا ئەوەی کە یانێ یەکێک لە هۆکارەکانی ڕەتکردنەوەی فدرالیزم بێژگە لەوانەیە کە باسمان کرد یەکێکی دیکە کە جەنابەت باس کرد پەیوەندی بە مافی مرۆڤ و دیموکراسیەوە هەیە کە لە وڵاتانی فدرالیزمە باسی ئەمریکاوانت کرد بەڵام لە ڕۆژاوی کوردستان دەزانین کە ئەو سیستمێکە بە پێی دیموکراسی ڕاستەوخۆ و هەڵبژاردننی بڵێن خەڵک ومانە ئەو لایەنە چارەسەر کراوە بە ناوی بڵێن خۆسەری دیموکراتی یا ئێستا کە هەرێمەکە بەربڵاو بۆ پێی دەڵێن هەرێمی فدراڵی دیموکراتیک ئێوە ئەو ئەزمونە چۆن دەبینین بە چاوگرتنی هەموو ئەزمونەکانی دیکەی کە باسمان کرد من پێم وایە کە دووسێشت هەیە کە بۆ ئەزمونە قسە دەکە ینی هیوادارم کە سەرکەوتوش بێ تەبان دەبێ پشتیوانی لێ بکرێ یەکێکەوە کە ئەگەر ڕۆژێک شەڕ و کێشە کەمتر بێتەوە ینی گەلی کورد هەناسەیەکی بێتەوە بەرخۆ کە بتوانێت لە سەرچاوە ئابوووریەکانی خۆی ئابووری بڵێن سروشتەکانی خۆی کەڵک وەربگرێ کوردستان خاوەنی نەوت و گاز و ئاوی باشە ئەوە بڵێن بنەمایەکی باشە بۆ سەرکەوتنی ئەو سیستەمە دوو هەروەی کە بەخۆتان باستان کرد مەسەلەی دیموکراسیەت و ئەوەی کە گەلی کورد تەنها بیر لە خۆی ناکاتەوە بەڵکو لە نەتەوە چکۆڵەکانی کە لە نێویشیدایەوە ئەوانیشی بەشدار کردووە سێ حیزبێکی سیاسی کە عەقلانیەتێکی زۆر بۆ تێگەیشتوویەکی زۆر باڵای سیاسی هەیە ڕێبەرایەتی ئەو شتە دەکات و چواریش خۆراگری و ئازایەتی گەلی ئێمە لە ڕۆژاوای کوردستان کە هەم بۆتە هۆی سەربڵندی گەلی کورد لە نێو گەلانی دیکەی جیهاندا بەڕاستی و هەم ئەوەش کە لەوێدا ئەو دەسەڵاتە بەو شێوەیە دابشکاوە کە نیوەی کۆمەلگا واتە دایکان و خوشکانی ئێمە لە ڕۆژاوای کوردستان ڕاستە و خۆ چالاکی دەکەن و چالاکی ئەوانە لە چالاکی پیاوەکان کەمتر نییە هەمووی ئەوانە بەڕای من ینی جێگای ئومێدن و دەکرێت مەسەلەن هیوای بەوە هەبێت کە سەرکەوتوو دەبێت و ئەمن پێ وایە کە ئەگەر ئەوە سەرکەوتوو بێ ئەوە دەبێتە هەنی ڕەچاو دەکەێت لە وڵاتانی دیکەش من پێم وایە کە گەلای دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەو شێوە لە بەڕێوەبەری سیاسی و لە خۆڕێوەبەری سیاسی دیموکراتیک ڕەچاو دەکەن و لە وڵاتانی خۆیان داوا دەکەن کە مەسەلەن یا لەسەرەوە ڕارەفۆرم بکرێ و چاکسازی بکرێ کە خەڵکی مەسەلەن لە بڕیاردانە بەشداری بکرێن و دەسەڵاتدا بەش بکرێ یا ئەوەی کە بە هین دەیکەن بە زۆری شۆڕژگرانە دەیکەن تەمان ئەو مودێلە پێش دەکەوێت
وە سەرکەوتوش دەبێت لە داهاتوشدا بەڵام داهاتووکەی کەنگەیە ئێمە نازانین ئێمە کاتی خۆی مەسەلەن حتا بەهاری عەرەبیشمان چاوەڕوانی نەدەکرد و هیچ یەک لە ئێمە ممکنە چەند ساڵەوە پێش ڕاگەیاندنی سیستەمی فدراڵی لە ڕۆژاوای کوردستانمان چاوەڕوانی نەکرد باشە سیستمی فدرالی بڵین هەرێمی فدرالی دموکرات دەزانین کە سەرەتای ئەم ساڵ لە ڕۆژاوای کوردستان ڕاگەاندرا بەڵام کە ڕاگەاندرا باسی ئەوە کرات کە ئەم سیستەمەی کە ئێمە ڕامانگەیاندووە لەسەر هەمان ڕێژکەی خۆبڕێوەبەری دیموکراتیک یانە لەسەر سێ بنەمان ڕاوەستاوە یەکەم دیموکراسیە دیموکراسی ڕاستەخۆ دووەمە ژەندەرم پرسیژنە و سێهەمیش ئێکۆلۆژیە ئێستا ئێمە لە درێژەی بەرنامەکەماندا باسی زۆر لە کێشەکانی خودی سیستمی فدرالیزممان کرد بەڵام ئەم سیستەمەی کە بڵین لە ڕۆژاوی کوردستان ڕاگەاندراوە بە ناوی هەرێمی فدرالی دیموکراتیک یا خۆبڕێوەبەری دیموکراتیک بێجگە لە پرسی دیموکراسی کە جەناب باست کرد دوو پرسی دیکەشی یانە دەستنیشان کردووە کە ئەساسن جەندەر و ئێکۆلۆژی ئێوە ئەو دوو بڵین پرسە یانە کە لە ڕاستیدا دوو کۆڵەکەی گەورن لە خۆبڕێوەبەری دیموکراتیک و هەرێمی فدرالی دیموکراتیکدا چۆن نبینن من باسی جەندەرم کرد نابزانم بەڵام مەسەلەی ئێکۆلۆژی و مەسەلەی جەندەر پەیوەندێکی زۆر چڕیان بێکەوە ینی لە واقعدا دەکرێت بڵین مەسەلەن زۆر پێکەوە لێک نزیکن و ئەو دوانە بەبێ یەکتر ناکرێن بەڕای من دلیلێکشم وەیە کە هێزی نیوەی لە کۆمەلگا وەختە ئازاد دەکردێ جا چ هێزی هزری و چه هێزی فیزیکی و مرۆڤی خۆتەبان کۆمەلگا بەرەو پێش دەڕوە لەو کۆمەلگانەی کە پێشکەوتون لەوێدا ژن باهین گەیشتووە ئەگەر بە زمانی ئەوروپای بڵێن ئێمانسیپیشن یا بڵێن مەسەلەن ئازادیەک ممکنە بە بەرابەری کامل لەگەڵ پیاو نەگەیشت بێ لە پێشکەوتنی وڵاتانی ئەوروپای ڕۆژاواژدا بەڵام دیسان هێزێکی فوق العادە گەورەی ئازاد کردووە کە هەم لە بنیاتنانی کۆمەلگادا هەم لە بنیاتنانی دموکراسیدا هەم لە بنیاتنانی سیاسیدا و هەم لە بنیاتنانی ئابووردا ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی دەنوێنێ و لە کوردستانیشدا ئێمە ئەوە دەبینین لایەکی دیکە وەختێک تۆ دەتوانی پێشگیری لە خەساربوونی ئینێرژی و هێزی کۆمەڵایەتی و ئابووری بکەیت تەبعەن دەتوانی پێشگیریە لە سروشتیشدا بکردێ و من پێم وایە هیچ دموکراسیەک ببێ لە بەرچاوگرتنی ژینگە مەسەلەی ئێکۆلۆژی ناتوانێت سەرکەوتوو بێ ئێمە دەزانین بە تەجربە دەزانین کە تەواوی سیستەمە دیکتاتۆریەکان بەغایەت دژی ژینگەن و ژینگە لە بین دەبن دوو ئیدئۆلۆژی هەرە ئەساسی کۆمونیزم و حتا تەنانەت ئیسلامیش پێیان وایە کە هەرچی لەو جیهانەدا ساز کراوە بۆ ئەوە دروست کراوە کە مرۆڤ کەڵکی لێوەربگرێت و ئەو کەڵکەش کاتێک لەگەڵ سیستەمی سەرمایەداری ئەو کەڵگۆرگرتنە تێکەڵاو دەبێ ئیتر سیستەمی سەرمایەداری هەمیشە لە فکری ئەوەیدایە کە بە خێراترین کار زۆرترین قازانج بەدەستبێنێ و بۆ ئەوە ئەمانە سروش لە بین دەبن جا ئەو سروشتە ئەگەر ئاو بێ ئەگەر نازانم جەنگەڵەکان بێ ئەگەر توزانم حتا ئەو سروشتێ ژێرزەویانەی وەکو نەوت و گاز ئەوانش بێ و هەرەوەش بۆ خۆی دەبێتە هۆی خراپبوونی کلیمات و دەبینین کە مەسەلەن دەبێتە هۆی وشکارۆیی نەبارینی باران لە بینچوونی ئاژەڵ لە بینچوونی دارەکان لە بینچوونی جەنگەڵەکان خۆ هەمووی ئەوانە بڵین هەلومەرجی ژیان لەو ناوچەیە خراپ دەکە و تەبعاً خەڵک زەرەدی لێ دەکەوێت ئەو زەرەدی ئابووریە زەرەدی ڕەوانیە زەرەدی چوزانم بە هەموو شێوەیەک بۆیە من پێم وایە کە دموکراسی فدرالیزم کۆنفدرالیزم هەر شێوەیەک لە خۆڕێوەبەری دموکراتی لەگەڵ ژینگە پەیوەندێکی زۆر چڕی هەیە ببێ ئەو شتە ناکرێت کاک ئەحمەد تەنها دوو خولەکمان ماوە وەکو پرسی دواییش دوا پرسیار باسی تێگەیشتنی کولتوریمان کرد بۆ نمونە لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان ئەو لایەنە سیاسیانەی کە باسی کۆنفدرالیزمی دیموکراتیک خۆسەری دیموکراتیک دەکەن قوارەی سیاسی حزبی خۆشیان بەو شێوەیە داڕشتووە بۆ نمونە لە هەدەبدا کە پارتێکی لەگاڵی سیاسیە لە تورکیا و خەباتی پارلمانتاری دەکات هاوکات ئەم حیزبە چوارچێوەی ساختمانەکەی چوارچێوەیەکی کۆنفدرالیە یانە لە پرسی جەندەردا لە مەسەلەی ئێکۆلۆژیدا و هەروەها لە پرسی دیموکراسیدا و تێکەڵی پێکهاتەی جیاواز ئێوە ئەم مۆدلێکە لە پێشدا یانە کە حزبێک کە پێشڕەوی ئەوە دەکات بۆ خۆی
لە پێشدا بۆ خۆی ئەو سیستەمە لە ناو خۆیدا دروست دەکات دوایە دەباتە ناو کۆمەڵگا ئێوە ئەمە چۆن دەبینن ئەگەر بۆ نمونە تەنیا باسی ڕۆژهەڵاتی کوردستان بکەین کە حیزبی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت خۆی لەگەڵ ئەجندای سیاسی و مانیفستۆی خۆیدا یەک بێتەوە ئەو یەکێک لە مشکلەکانە بەداخەوە هەر بۆیەشە کە حیزبی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان نەیتوانیوە نەتەنها یەک بگرێ حتا نەیتوانیوە کە لەسەر مەسەلەی فدرالیزمیش بە شێوەیەک ڕەتکەوێت چونکە ڕێبەری سیاسی معمولەن قسەکردن بڵین جوان قسەکردنیش زۆر تاسیری هەیە لە ناو خەڵکدا بەڵام ئەتۆ دوو جار دەتوانانی خەڵک فری بدەیت جاری سێوەم خەڵک تماشای کردەوە و هەڵسوکەوت و ڕەفتارت دەکات ئەنی مرۆڤێک کە لە ماڵی خۆیدا نەتوانێت دەسەڵات دابشکە ناتوانێت لە کۆمەلگاش دابشکە ئەوە دەگەڕێتەوە دەتوانێت لەسەر حیزب و لەسەر کۆمەلگا و ئۆرگانیزاسیۆنی دیکەش هەر ڕاستی هەبێت. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز کاک ئەحمەد عەلیپور کارناسی زانستی سیاسی سپاس دەکەین. سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن. بەڵێ بینەرانی هێژە هەموو بەرنامەکە تەرخان کرابوو بۆ ئارگومنت و ئەو هۆکارانەی کە فدرالیزم وەکو سیستمی بەڕێوەبەری ڕەت دەکرێتەوە لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتانەوە.